ئایا قوڵبوونەوە و خراپتربوونی قەیرانەکانی ئابووری و دارایی لە هەرێمی کوردستان هۆکاری ناوەخۆیی یاخود هۆکاری دەرەکیان لە پشتە؟ ئایا ئەوە بوونی بەڕێوەبردنێکی خراپە لە هەرێمی کوردستان لە ماوەی 23 ساڵی ڕابردوودا کە ئەم قەیرانانەی لێکەوتۆتەوە، یاخود لە دەرەوەی کوردستانیش هەمیشە هەوڵ هەیە بۆ خراپترکردنی دۆخی ئابووری هەرێم؟ هەبوونی هێزی حیزب و بندیوار و موچەخۆری مشەخۆری وەهمی و دەستێوەردانی حزبی و نەبوونی پلان وای کردووە چاکسازی لەم هەرێمە نەبێت بە واقع، یاخود هاتنی داعش و بڕینی موچە و نەناردنی بودجەی هەرێم لەلایەن عێراقەوە هۆکاری سەرەکی ترن لەم قەیرانانەی کە لە ئێستادا بەرپرسان بە شێوەیەکی گشتی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەت پێوەی دەناڵێنن. وەزارەتی دارایی تا چەندە یاخود تا چه ئاستێک پشکی لە قەیرانی ئابووری بەردەکەوێت و چیان کردووە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە و هەنگاونان بەرەو چاکسازی و کاری باشتر؟ ئایا حکوومەتی بنکە فراوان چاکسازی پێدەکرێت و ئەم قەیرانە تێدەپەڕێنێت، یاخود ئەوانیش وەک هەر هاوڵاتیەکی ئاسایی دیکەی هەرێمی کوردستان چاوەڕێی کەرەمی خوا و نەرمبوونی دڵی حکوومەتەکەی بەغدادن؟ بینەرانی ئەزیزم، من یادگار فایقم ئەم شەو لە ئەڵقەی دووەمی وەرزی نوێ لە بەرنامەی دووجار بیر بکەرەوە وەکو هەمیشە لە شاری هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دووجار بیر بکەرەوە. بۆ بەرنامەی ئەم شەویشمان میوانداری سێ میوانی ئازیز و بەڕێزمان کردووە کە لە دەستە چەپی من وەستاون. لە یەکەم میوانەوە یاسین واحد بەڕێوەبەری گشتی دیوان لە وەزارەتی دارایی بەخێراتنتان دەکەم. هەروەها دکتۆر فەرسەد سۆفی پەرلەمانتاری کوردستان لە لیژنەی دەستپاکی یاخود لیژنەی نەزاها بەخێراتنی جەنابیشتان دەکەم. پاشان مامۆستا کاروان حەمە ساڵح خوێندکاری دکتۆرا و شارەزا لە بواری کارگێڕی و ئابووری جەنابیان لە سلێمانیەوە هاتوون بەخێراتنی جەنابیشتانەکەم سەرسەر و سەرچاوماناتن. ئەزیزانم، ئێستا چینە لای ڕاپرسی یەکەمی ناوە مەڵقەی دووجار بیر بکەرەوە. تکایە کەس دەست بە دەنگدان نەکات تا من ئاگادارتانەکەمەوە وەکە ئاگادارم کردنەوە چی چرکەتانەیە بۆی دەنگی خۆتان بدەن بۆی بیری بینەرانیشی بێنمەوە. ئەم بەڕێزانەی لێرە حزوریان هەیە، زۆرینەیان لە زانکۆی حیاتەوە هاتوون و بەشێکی کەمیشیان لە زانکۆی کتابەوە حزوریان هێناوە و تەشریفیان هێناوە بۆ ئۆفیسی هەولێری کەناڵی هێناڵتی بەخێراتنتانەکەم سەرسەر و سەرچاوماناتن ماندوو نەبن و ئەرکتان کێشاوە. ئەرک نەبێ کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەنە چینە لای ڕاپرسی یەکەمی ناو ئەم ئەڵقەی دووجار بیر بکەرەوە. گەر پرسیارەکە لەسەر شاشەکە دەرکەوێت، بەڵێ گەر تەرکیز لەگەڵ منا بکەن کام لەمانە هۆکاری سەرەکین بۆ قوڵتربوونەوەی قەیرانی ئابووری و ڕێگرن لە بەردەم پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان. ژمارە 1 لەسەر کۆنتڕۆڵەکانتان هۆکاری ناوخۆییە، ژمارە 2 لەسەر کۆنتڕۆڵەکانتان هۆکاری دەرەکیە، ژمارە 3 بڕیارم نەداوە. بۆی بۆ بینەری ڕوون بێمەبەستمان لە هۆکاری ناوخۆیی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و حزبەکانی هەرێمی کوردستان و هەندێک جار وڵاتیانی هەرێمی کوردستانیش لە هۆکاری دەرەکی گەر نوێترین دوو نمونەتان بۆ باس بکەم، بڕینی بودجە و موچەی هەرێمی کوردستان لەلایەن بەغدا و هاتنی داعش ئەمانە هۆکاری دەرەکی حسابیان بۆ دەکرێت. گەر ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. فەرموون. تکایە ئاگادار بن تەنها سی چرکەتانەیە. کەمتر لە 5 چرکەمان ماوە، کاتمان کۆتایی هات، دەستان خۆش بێت. کاک یاسین، وێڕای دووبارە بەخێراتنت ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. گەر تۆکو کەسێک کە بە شێوەیەک لە شێوەکان تەمسیلی وەزارەتی داراییەکەی لە هەرێمی کوردستان، ئەو وەزارەتەی کە سایتەکەتان و وەزیرەکەتان خەڵک بەردەوام چاوەڕێیەتی بزانم کەی ئەڵێ موچەی مانگیەکی دیاری کراو دێت، ئەمەوێ پرسیارت لێ بکەم. گەرێکێ لەو کۆنتڕۆڵانە بەدەستی جەنابتەوە بێت، لێت بپرسم کام لەمانە هۆکاری سەرەکین مەبەستم بۆ دروستبوونی قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان و ڕێگرن لە بەردەم چاکسازی هۆکارەکان دەرەکینیان ناوخۆین؟ کاک یادگار بە بڕوای من هەر مەرحلە و هۆکارێکیانە. لەم مەرحلەی ئێستاە هۆکاری دەرەشی سەبەبی سەرەکیە، بەڵام ئەمەی ئێستا نەتیجەیە. ئەم نەتیجەیەش
علاقەی بۆ بەڕێوەبردنە ناوخۆیەکەی چەند ساڵی لەمە پێشەوە هەیە یان لەبەرەوە هەردووشیانە سەرەتا سەری ڕێز و وەفا بۆ گیانی پاکی شەهیدانی کوردستان دانەوێنم سڵاوی ڕێز و خۆشەویستی بۆ پێرمەگە قارەمانەکانە نێرم لە بەرەکانی جەم کە ئەرکی پارێزگاری لە هەرێمی کوردستانیان گرتوتە ئەستۆی خۆیان داوای لێبوردن لە فەرمانبەرانی هەرێمی کوردستانی خۆشەویست و موچەخۆران و بەڵێندەران و بازرگانانی ژەکەم کە لە ماوەی ڕابردووە نەمانتوانیوە بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵسین بەرامبەریان ئەمەوێ لە میانەی ئەم بەرنمەیە ئەو بۆ ئێوەی خۆشەویست و بینەرانی بەڕێز ڕوون بکەینەوە یا بەرچاوڕوونیشان بینین لەسەر ئەوەی کە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کابینەکانی پێشوە جیاوازی چییە بۆچی ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی ڕاستپاردووە بۆ چاکسازی کردن و چاکسازیەکان پێویستە لە شۆ دەست پێ بکەن و لە شوێ چاکسازی بکرێ تا ئێستا ئێمە چیمان کردووە چیمان لە چاکسازی جێبەجێ کردووە و بەرنامەمان چێ بۆ قۆناغەکانی داهاتوو سوپاس هەرەوانی کە ئاماژەت پێدا تۆ سێ خاڵت باس کرد هۆکارەکان چین ئەبێ لە کوێوە دەست پێ بکرێت گەر تۆ پێم بڵێ دوایەوەی وەڵامی ئەوە پرسیارم بیتەوە کە وتت تۆ زیاتر ڕەبتیەکەی بەوەی کە هۆکارەکە دەرەکی و ناوخۆییشە باشە پێم بڵێ ئەرکی ئێوە لەم قۆناغە چیە وەکو وەزارەتی دارایی کە وترێت چاکسازی هەمیشە سەیری پەرلەمان کەمتر دەکرێت چونکە پەرلەمان جێتێکی تەشریعی و یاسادا ئەنێ ئەبێ ئێوە بەگوێی پەرلەمان بکەن و یاساکانی ئەوان جێبەجێ بکەن ئێوە لەم قۆناغەیە وەکو وەزارەتی دارایی ئەرکتان چییە و تا چەنە بارکی خۆتان هەڵساون بەڵێ لە ڕاستیە ئەگەر بتێ وێنەیەکی ڕاست و دروست لەسەر ئەمە پێشکەشی بینەران و هەموو لایەک بکەین ئەوەیە ئەم قۆناغەی کە ئێستا وەزارەتەکەی ئێمە بەشدارەتیایە و کارەکە لە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستانە کابینەی هەشت لە چاو کابینەکانی پێشوە جیاوازی چییە ئەتوانین بە تعبیرێک بڵێن کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان چەند پێناسەیەک لە خۆگرێ یەکێک لەوانە ئەتوانین بڵێن حکوومەتی ئینقاذی وەتەنیە لە بەرۆی لە هەلومەرجی شەڕ و لە هەلومەرجی قەیرانایە کابینەی ئینقاذی حکوومەتی یعنی ڕزگارکەری نیشتیمانە لەم قۆناغەیە ئەوەی کە مەسەلەن پەیوەستە بە کیانی هەرێمی کوردستانەوە بەرگری لە هەرێمی کوردستان لە بەردەمی ئەو وەزارەتەکەتم بۆ وەزارەتی دارایی لەم قۆناغە بەدەر لەوەی باسی تایبەتمەندیم کابینەیەم بۆ بکەی لەبەرەوەیەوە تازن و وەزیرەکە بڵین گۆڕانە و لەسەر پشکی گۆڕانە و وەزارەتی وەرگرتووە هاتۆتە سەر قاسەیەکی بەتاڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان گویان پڕ بۆ لەم قسانە پێم بڵێ بە فعلی ئەرکی ئێوە چییە و ئەگەر پێی هەڵنەساون بۆچی پێی هەڵنەساون ئەرکی ئێمە بریتیە لە چاکسازی ئێمە نهاتین لەسەر قاسەیەکی بەتاڵ هاتوین لەسەر قاسەیەکی قەرزار قاسەکەی ئێمە بۆ ساڵی 2013 3 تریلیۆن و کەسرێک قەرزی هەبووە هەتا شەژمانی یەکەمی ساڵی 2014 3 تریلیۆن و کەسرێکی تر قەرزی کردو 6 تریلیۆن و کەسرێک قەرزی هەبووە ئەم پاساوە بە نسبەت سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیشەوە نێچیروان بارزانی کەس بڵێن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پاساوێکی زۆر لاواز دی ئێوە خۆشی خۆتان وەزارەتەکەتان وەرگرتووە هیچ پاساوێکی لاواز نییە ببوورە لە ڕاستیە وەرگرتنی ئەو وەزارەتە بۆ ئەو بووە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر ئیمتیدادی دوو ئیدارەی جیاواز بۆ بە دوو عەقڵێت و بیرکردنەوەی جیاواز لە هەرێمی کوردستانە بەڕێوە براوە و کە هیچیشی گرتووە یەکگرتنەوەکە یەکگرتنەوەکی فعلی نەبووە وەزارەتەکان وەرگرتووە ئێوە سەرکەوتوو بوون لە ئەرکەکانتان بە دڵنیاییەوە چەند هەناوێکی باشماناوە دکتۆر فەرسەد بە هەمان شێوە بۆ جەنابتان هەمان پرسیار ئێمە لە ئێستاە ئەوترێت لەناو قەیرانێکی ئابووری گەورەداین و لە زمانی قەیرانە ئابووریەکەیە شۆڕ بۆتەوە قەیرانی دارایی دروست کردو و قەیرانی بەڕێوەبردننی شەوتری لەم 23 ساڵە شتێکی هاوبەش و بەردەوام هەبووە ئەم قەیرانانە گەڕەتی بکەینەوە بە چاکسازیەوە چی کراوە ئێوە ڕازین کە نوێنەرایەتی چەند دەنگت هێناتوە لە هەڵبژاردنەکان 17331 دەنگ لانی کەم نوێنەری 17333 دەنگی بەو مناڵانەشەوە کە لە عیلەکان و مافی دەنگدانیان نەبوو بەنای خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ ئێوە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم سڵاو لە بینەران پێشەموو شتێک بۆ وەڵامی پرسیارەکەت و پرسیاری سەرەکی بەرنامەکەت دەمەوێت بڵێم ئێمە پێمان وایە ئەگەر بە شێوازێکی مەنتەقی وەڵامی پرسیارەکەت بدەینەوە دەبێت بە هەردوو دیوەوە سەیری بکەین لە دیوی یەکەمیان ئەوەیە ئێمە ئایا لەسەر ئاستی ناوخۆ لەوێ دەست پێ دەکەم بەرپرسیار نین لەوەی کە هەرێمی کوردستان گەیشتە ئەم قۆناغەی کە گەیشت بەرپرسیارەتی ئاستی ناوخۆ چیە گەڵاماژەی پێ بەرپرسیاری لەسەر خاڵەکانی لەسەر ئاستی
حکومڕانی بەڕێوەبردن دروستکردنی حکوومەتی مؤسساتی دروستکردنی حکوومەتێکی ڕەشید سەروەری یاسا لەسەر ئاستی پەرلەمان لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی دەسەڵاتی دادوەری لەسەر ئاستی بوونی دەستورێک بۆ ئەم وڵاتە لەسەر ئاستی لێکزیاکردنەوەی دەسەڵاتەکان بوونی دەستی حزب لە ناو حکوومەت لە بواری وەزیفەی گشتی دامەزراندن لە بواری تەعاملکردن لەگەڵ مڵک و ماڵی دەوڵەت لە بواری عەقارات لە بواری دروستکردنی ئینتیمای فەرد بە هەستکردن بە دادپەروەری کۆمەڵایەتی بەرامبەر ئەم حکوومەتە بەڵێ لە هەموو ئەمانە لە هەموو جومگەکان کەم و کوڕیمان هەبووە و گەیاندمانە ئەمڕۆکە کە هەموو هاوڵاتێکی دەرەنجامە تەنها بەڵێ هەموو هاوڵاتێکی ئەم کوردستانە بەدەر لە ئینتیمای حزبی لی پرسی ئەڵێ زەرورەتە چاکسازی بکرێ بەڵێ زەرورەتە بکرێ بەڵام ناکرێت لە دیوەکەی تریشەوە کە دوو لەق بوو ئەوەی بڵێن ئۆپشنەکانت هەڵبژاردەکانت ئەوش ئەو دۆخەی کە لە کوردستان دروست بوو ناکرێ نادیدەی بگرین کە وڵاتێک 2 ملیۆن نزیکەی 2 ملیۆن ئاوارەی تێدایە وڵاتێک 1100 کیلۆمەتر لەگەڵ دروژمنێکی درەندە شەڕیەتی هەرێمێک کە تووشی قەیرانێکی دارایی بووە لە کاتێک لە کتوپڕ کە هەموو اعتیمادی لەسەر دەخلی عێراق بووە لەوێەوە یەکسەر قەت ئەبی و 1 دیناری بۆ نایە و ناتوانانی موچەی مۆزەفەکان تۆ لەوە گەڕێ من دوایە دێم باسی دەکەم لەوانێ بەشێکیشی خۆمان کەم تەرخەم باری خۆمان قورس کردووە زەڕی بەمان کەم داناوە ناکرێت لەم دۆخەش چونکە ساڵ 2023 ئەگەر بەبیرت بینەوە بە بڕیاری ژمارە سیار لە پەرلەمان بۆ ماوەی مانگێک ئیعلانی باری تەنگەتاو کرا ئیعلانی حاڵی تەواوی ئیکرا کە کوردستان ئەو کات لە دۆخێکی سەخت تێپەڕی بە تەسەووری من بە هەموو لێکدانەوەک ئەوەی ئێستا هەیە ئەگەر قورستر نەبێ لە 2023 کەم بۆچی دەرسیان لە 2023 وەرنەگرت بەرپرسانی هەرێمی کوردستان ئەوە پرسیارە گەورەکەیە بەڕاستی ئێمە بەسەریحی وەڵامم من پێم وایە ئێمە لەسەر ئاستی ئەدای حکومڕانی لە هەرێمی کوردستان بەهۆی ململانەی تەسچی حزبی گەیشتینە ئەو خۆناغی کە نەدەبوایە بیگەین بۆیە ئێستا تا 2013 و پارتی لەم هەرێمە تەواوی دام و دەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستان بەدەستەوە بووە لە دوای 2013 حکوومەتی بنکەفراوان دروست بووە ئەگەر بمانەوێ بگەینە چارەسەر ئەگەر بمانەوێ بگەینە حەل نابێ خۆمان لە مەسئولیت بدزینەوە کێیە خۆی لە مەسئولیتە دزێتەوە هەموومان نابێ خۆمان لە مەسئولیت پرسیارەکە لە من دکتۆر پرسیار لە من دەکەی دەڵێ پارتی من لەنەری پارتیم لە پەرلەمان کێیە خۆی دزێتەوە بەرپرسیارەتی پارتی لەو دروستبوونی ئەو دۆخە سەفر بکەمەوە بەڵام ئیرادێکی سیاسی نوێ تصور دەکەم لە ئەنجامی دروستبوونی ئەو حکوومەتە هاو بەشە بەیەکەوە دروست بووە لە ناو بەرنامەی حکوومەتەکەش چەند جارێک مەسەلەی چاکسازی و ڕۆبەڕووبوونەوەی گەندەڵی و دروستکردنی دادپەروەری هاتووە مانای وایە کە نووسیمانە بەڕاستی التیزامێکی ئەخلاقی سیاسی قانونی لەسەرمانە دەبێ پابەند بین پێوە دەستی پێ بکەین ئێستا هەیە لە قسەکانتە ئاماژەت بەوە داوتت ئەوەی ئێستا ئێمەیتیاین دەرەنجامن هۆکارەکان لە خلالی ئەو 23 ساڵی ڕابردووە بەشێکیشیان ئێستا لا یەزال هۆکارەکان هەن بەشێکیشی لەوانەیە باسی دەرەنجام بکەین وتت دەرەنجامن ئایا یەکێتی و پارتی ئەوەندەی تو ئاگاداربی دانیان بەوە داناوە کە 2013 تا 2013 ئەوان لە حکوومەتا بوون هەر خەلەلێک لە هەر دام و دامەزراوەیەکی هەرێمی کوردستانە هەبێت ئەوان لی بەرپرسیارن و بڵێن ئێمە هەڵەمان کردووە لەوەی وەزعی کە تۆ دێی لە بەرنامەی حکوومەتی خۆت دەڵێن چاکسازی دەکەین ڕوبەڕووی گەندەڵی دەبینەوە مانای وایە خۆ خەڵکێک لە فەزایەکی دەرەوە نهاتووە وڵاتی بەڕێوەبرد ئێمە بەڕێوەمان بردووە هەنگاویان بۆ چاکسازی ناوە ڕوبەڕووی گەندەڵی بوونەتەوە خۆی دانپێدانانی و ئیستعداد دەربڕین ئامادەکاری دەربڕین دروستکردنی ئیرادەی سیاسی بۆ چاکسازی سەرەتایەکی باشە بۆیە ئێمە لەگەڵ برای بەڕێز کاگیاسینیش لە دەرەوە دووسێ قسەمان کرد پێم وانییە زۆر سوود بە خەڵک بگەێنین کە لێرە ڕەشبینی و تەشاؤم و ئەمانە ببەشینەوە بۆیە بەڕاستی دەبێت لە هەنگاوێکەوە دەستی پێ بکەین یعنی من هەر خۆم بکەمە دیلی ڕابردوو لەبەرەوەی دوێنێوامان کرد ئێمە دەکرێت بەهۆی هاوکاری هەموو لایەکمان مادام بەیەکەوەین بڕیارماندا لە ناو یەک حکوومەت بین هەمومان مەسیرێکی هاوبەشمانەیە چارەنووسێکی هاوبەشمانەیە دەتوانین ئایندێکی باشیش بۆ خۆمان دروست بکەین بەس بۆ ئاخر قسەم خۆ زۆر وڵات بووە هۆنگ کۆنگ کۆریای باشوور ئەوانە وڵاتی وێران بوو لە ڕووی گەندەڵیەوە بەڵام گەیشتنە ئەو مەرحەلەی باسیەوە شەکەین بەراوردکاریەک شەکەین لەگەڵ ناچین بۆ هۆنگ کۆنگ و کۆریای باشوور لەگەڵ دراوسەکانە بەراوردکاریەکەکەین با زۆر دوور دەکەوینەوە مامۆستا کاروان حەمە ساڵح تۆ جەنابەت خوێندکاری دکتۆرایت و شارەزایت هەیە لە بواری کارگەڕی و ئابووری و لە کۆڕ و کۆبوونەوە و دانیشتن و بەرنامەکانە بە شێوەیەک لە شێوەکان هەمیشە بە زمانێکی ڕەخنەیی تۆ باست لە دۆخی ئابووری و قەیرانی ئابووری هەرێمی کوردستان کردووە کاگ یاسین بە ناڕاستەوخۆ و دکتۆر فەرسەتیش بەڕاستەوخۆ وتی با ڕەشبینی نەبەخشینەوە تۆ چێڵێ ئایا باسکردن لە حەقیقەتەکان ڕەشبینی بەخشینەوەیە یاخود فعلەن وەزعەکە ئەوەیە کە ڕەشبین بیت
سرەتا سوپاس بۆ ئێوە بە ناوی خۆی گەورە سوپاس بۆ هاتنی ئەم میوانە بە ڕێزانم قوتابیانە لە ڕاستیان پرسە پێم وایە ڕاچڵەکانێکی زۆر باش بوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سەرجەم لایەنە سیاسیەکان ئەگەر لە ماوەی ڕابردووە ئاعتراف نەکرایە کە ئاعتراف نەئەکرا بە گەندەڵی ئەگەر یەکێ بیوتایە گەندەڵی بەرپەرچی ئەدرایەوە ئێستا جا لەوەی گەندەڵی کە ئەڵەن گەندەڵی هەیە ئەندامی مەکتەبی سیاسی لایەنی دەسەڵاتدار هەیە دەڵێ ئەسڵەن ڕێگیری حیزبی و شەخصیش هەیە لە پرۆسەی چاکسازی یعنی ئەمە ئاعترافێکی زۆر باشە ئێمە باز لە ڕەشبیری ناکەین ئێمە باز لەوە ئەەکەین دەستگایەک کۆمپانیایەک کەناڵێک هەمیشە ئەبێ ئەبدەیتی خۆی بکاتەوە ئەبێ لە قۆناغی بەرەو پێشبوو نابێ هەمیشە ئەبێ بە چاوێکی ڕخنەگرانە سەیری ئەدای خۆی بکات ڕخنەگرانە یعنی ئەوە عیلمێک ئەخوێنێ ینی کریتیکال تینکینگ یان بیرکردنەوەیکی ڕخنەگران بەوە نا ینی من ڕقم لەو شتەیە ڕەشبینین بیر لەوە بکەینەوە دەست خەینە سەر ئازارەکان سەر برینەکان ئێمە چارەسەریکەین لە ماوەی ڕابردووە بەداخەوە ئەو پارە زۆری کە لە بەغاوە هاتووە ئێمەی بێهۆش کردبوو تەخشان و پەخشانێکی زۆر بە پارە یعنی من تەنها بۆیە بێمەوە سەر ئەو دوو اختیاری جەنابەت بۆیە لێرەوە ئەچمە سەر ئەو بابەتێک کە ئەوەی لە ڕابردووە کردومانە من بە داتا بۆتە سەرمێنم هەر لە بودجەی وەبەرهێنان هەم لە بودجەی بەکارخستن و هەم لەو بازرگانی و لەو قۆڕەکاریە و لەو کەرتی تایبەت و لە سامانی ژێر زەوی کە نەوتە لە سامانی زەوی کە خۆیەتی وەبێنە لە سامانی سەر زەوی کە هاوڵاتیان و توانای مرۆیە لەم سیانەت چۆن گەندەڵی کراوە چۆن بەگەر نەخراوە ئەمە وام لێ ئەکا بڵێم هۆکاری دەرەکی هۆکارێکن نادیدە ناگیرن شەڕی داعش نزیفێکی داراییە توایە کامیان زیاتر بۆی ئەچمە سەرەوە و ئەو قەیرانە داراییەش سزایەکی هەم داراییە هەم سیاسیە بەڵام هۆکاری سەرێکیانەوە هۆکارن بەس لای من هۆکاری سەرەکی هۆکار ناوخۆیەکان ساڵی 2013 دوو ساڵ بەر لە ئێشتا وستومە کە ئەو هەڕەشەی کە لە ناوخۆ لەسەر خۆمان هەیە لە دەرەوە ئەو هەڕەشەمان لەسەر نییە بۆیە من تەنها ئەگەر ڕێگەم بەی بۆ دەسەلمێنم بودجەی هەرێمی کوردستان کە نزیکی 7 ملیارد دلار هاتووت ئەم هەرێمە چۆن خەرج کراوە لە سەدا 69 بودجەی هەرێمی کوردستان بۆ موچە بووە باشە باقیاتی بۆ بەرهێنان بووە و بەرهێنان چۆن کراوە لە 2012 4 تریلیۆن و 720 میلیارد دلار تەخان کراوە 2 تریلیۆن و 83 میلیاری خەرج نەکراوە کەس نازانێت چی لێ هاتووە ئەمە بودجەی ساڵی 2023 حکوومەت هەرێمەکە بەس ئەوەی کە خەرج نەکراوە دیار نەماوە 2013 5 تریلیۆن تەخان کراوە زیاد کراوە 2 تریلیۆن و 351 میلیارد دیسانش خەرج نەکراوە دیار نییە نەسوڕاوە بۆ ساڵی داهاتوو نەکەس نازانێت چی لێ هاتووە کوا کێ ئەم پارەی بردووە کوا گەندەڵی کوا یاسا کەواتە تۆڵی هۆکارێکی سەرەکی قەیرانی ئابووری گەندەڵیە نەک گەندەڵی ناشەفاکێت نادامەزراویەت گەورەبوونی ئیمەج وێنەی حیزب بەسەر وێنەی حکومەت ئەوە ئێستا شوایە بەڵێ لە دوای حکوومەتی بنکە فراوانی شەوە پێت وایە وایە ئەوە یەکێکە لە ڕێگرەکان کە وێنەی حکومەت گەورەتر لە وێنەی حیزب گەورەتر کە چوونە حکوومەتەوە بە ئاواتی ئەوەی یاخود بە بانگەشەی ئەوەی کە چاکسازی ئەکەن و ئەوان جیاوازە بن لە یەکێتی و پارتی ئەوە یەکێتی و پارتی کردوێتی ئەوان بە شێوێک نایکەن ئەوان سەرکەوتویان یاخود ئیرادەیان ئەوان خۆیان بەرپرسن لە شیعاری خۆیان بەڵام ئەبێ ئەمە یەکشت بزانین لە دنیای ئیداریە چێنج کەوتێ گۆڕانکاری چاکسازی هیچ کاتە کەس ڕێگەوت بۆ خۆش ناکە بڕۆ چیەکەی بیکە وانە بۆیە هەمیشە هێزێگەی دژاتی گۆڕانکاریەکە کە زەرمەندە کێ ئەو هێزە لە هەرێمی ئەو هێزەیە کە 23 ساڵە هێزی مادی هێزی سەربازی هێزی دارایی بۆ خۆی دروست کردووە لە پێناوی ئەوەی دەنگدەری جێگیر بۆ خۆی دروستکە لە پێناوی ئەوەی خەڵکێک ئەگەر متمانەی بەتوانەکەی نییە متمانەی بە پارە و گیرفانی هەبێ بەڵام ئێستا ئەم هێزە هەچ هێزێ بێت گۆڕان بێ ئیسلامی بێ کێتی بێ ئەمانە زەرمەندە ئەمە سونەتی ئیداریە هەموو کەسێک بۆچی ئاماژە بن هەموو کەسێک سود مەبەست پارتیش هەموو لایەنێک هەموو ئەرچ لایەنێک بۆیە نامەوێت تحتی باسی لایەنێکم هەج لایەنێک کە بزانە زەرمەندە لەم گۆڕانکاریە بە مافی خۆی ێزانێت کە ڕێگری کا لە گۆڕانکاری بەڵام سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆنی جاران زەرمەند دەبن لە گۆڕانکاری ئەگەر بێت بۆیە بە شێوەیەک لە شێوەکان ئەو ترێت مەقسەی من نیە گوێی خۆیانیان لێ من بۆ سیانە ئەڵم ئەگەر گۆڕانکاری بە شێوەیەکی جددی نەکرێ و دڵی هاوڵاتیان خۆش نەکرێت بە پرۆسەکانی چاکسازی ئەو سێلانە زەرمەند دەبن لە نەکردنی گەشتبینەکەم من ینی بە خۆشحاڵیەوە ئەم و چەند بەڕێزێک کۆمەڵت داتا و کۆمەڵێک شت ئەخەنە ڕوو کە ئەمە بۆ خۆی گرنگە جاران کەس نێوێرا بڵێت تۆ گەندەڵی کەس نێوێرا بوت ئەم پارە دزراوە ئێستا کە ئەمە هەیە بەس بەرپرسایەتی پەرلەمانە بەرپرسایەتی و فراکسۆرگە هەموو حیزبەکان کاری عملیکەن بۆ گواستنەوەی ئەم داتا و ئەم معلوماتانە بۆ هەنگاوی چاکسازی باش من لە راپۆرتی یەکێک لە هاوڕێکانمەوە کاکە هێرش راپۆرتێکی کردووە
ئاماژەی بە دوو داتاداوە من ئاماژەی پێدەم ئەڵێت بەپێی دوایین ئامار ساڵانە 8 میلیارد دینار داهاتی نەوتە باشە و لە ئاماژەی دووەمە باس لەوەکە ئەڵێت لە ساڵی 2014 داهاتی خاڵە سنووریەکان بۆ خەزیێنەی حکوومەت 1 تریلیۆن و 700 میلیۆن دینار بووە پێت وایە بەکارنەخستنی یاخود دیارنەبوونی ئەم داهاتانە بە شێوەیەکی شەفاف کاریگەری هەبوو لەسەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوترێت بەرگەی 1 مانگ بێموچەیی نەگرت کاگەریە من یەک نمونە بێنمەوە سعودی سێکێکە لە وڵاتانەی 800 میلیارد دلار پارەی پاشەکەوتی هەیە ئێستا ئەو ینی نایڵی نرخی نەوت بەرزە بێتەوە وەکو چەکێک شەڕی پێەکە باشە بۆ سعودی ئەتوانێ ئامادەیە نرخی نەوتیش بگا بە 20 دلار بەرگەی ئەو قەیراندارایە گرێ بۆ ئێمە ناتوانین کەواتە سعودی توانێتی پاشخانێکی باش بۆ خۆی دروست کات ئێمە نەمانتوانیوە قسەکە لەوایە من یەک نمونەیەنمەوە ئێوە لە پرۆژێکی نیشتەجبوونە بەشداریکەن باشە لەناو ئەم پرۆژەیە گەڵبژێنن ئێمە لەناو ئەم هەم وڵاتە خوا ئیدای ناوێتی لەم وڵاتە ئێمە گەورە بووین خانوەکەی تۆ وێرانە بێ باڕەشە ئێت خراپە بێت هیچ پرۆژێکتر عیبی نییە ئەکرێ بڵێن هۆکارە ڕئیسیەکە هەوایە باڕەشە یا هۆکار گەندەڵیە لە دروستکردنی ئەو خانووە لە دروستکردنی شوێنی نیشتەجەبوون بۆ تۆی هاوڵاتی کەواتە ئێمە بناغەیەکی باشمان نییە ئێمە خانوویەک یا بڵێن نیشتیمانێکمان دروست نەکردووە کە نائیلاج وەکەوتێ وەزارەتمان قەرزارە احتیاتی داراییمان نییە پێت وایە ئەم پاساوانە پاساوێکن کە هاوڵاتیەکی یاسایی ینی ڕێگە بە خۆیدا گوێ لێ بگرێ نابێ بکرێەوە پاساو ئەبێ بنەکرێ پاساو هێنرێتەوە ئەڵێت نەک قاسە بەتاڵ بووە قەرزاریش بووە ئەوە زۆر بە کورتی مامۆستا پێمەڵێ کاتینەوە پێم وایە ئەوە پاساو نییە پاساو نییە بەڵام خۆیانە دزنەوە ئەکرێ ئەوان ئەگەر لە وەڵامی ئەوانە بن کە بیانەوێ 23 ساڵ خراپە و گەندەڵی و ناشەفافیت بسەبێنن بەسەر کابینەیەکی تەنها 7 مانگی چەند مانگە ئەوەیە قسەکە یعنی پاساو نییە بەڵام ئەکرێ ئەگە هەنگاوەکانی چاکسازی هەنگاوەکانی گۆڕانکاری ئەو سێ لایەنەیە هەج لایەنەکەی دیعای گۆڕانکاری و چاکسازەکە بۆی نەچێتە سەر ئەبێ بە شەفافانە بێتە بەردەمی میلەت بڵێ ئەمە ڕێگریەکانە ئەمە ڕێگری حیزبی و شخصی لە بەردەمیەوەی مەکشێنەوە زۆر سپاس مامۆستا کاروان بینەرانی عەزیزم ناوبڕێکی زۆر کورت وەرەگرین و دوای ناوبڕەکە بەردەوامە بین لەگەڵتان بە پرسیاری ئەو هاوڕێیانەش بینەرانی عەزیزم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووهەم و کۆتایی بەرنامەی دووجار بیر بکەرەوە بەردەوامین لەگەڵتان کاک یاسین من دێمەوە لای جەنابتان گەر هەر کۆمنتێک هەبوو ئەتوانی ئەزافەی بکەیت هەمیشە کە باس لە چاکسازی ئەکرێت کە باس لە قەیرانی ئابووری ئەکرێت ڕووی دەمەکان و ڕووی چاوەکانیش لە وەزارەتی داراییە پێت وایە ئەم بیرکردنەوەیەکی تەواو و ڕاست و دروستە بەڵێ ئەوە بیرکردنەوەیەکی ڕاستە لەبەرەوەی بەپێی ئەو مۆدلی بڕێوەبردنەی لە هەرێمی کوردستان هەیە وەزارەتی دارایی بە چەند یاسایەک وەکو ژێرخانی حکوومەت وایە وەزارەتەکانی تر لەسەر وەزارەتی دارایی بیناکراوە لەبەر ئەوەی یاسای میلاک وەزیری دارایی لێپرسراوێتی و میلاکی هەموو حکوومەت لە وەزارەتی دارایی تەزدیق کرێ دووهەم یاسای موچە یاسای وەزارەتی دارایی و لەوێەوە دەرەچێت سێهەم یاسای خانەنشینی کە هەموو فەرمانبەرانی حکوومەت دەگرێتەوەوانێ لە وەزارەتی دارایی دەرەچێت زایدەن هەموو خەرجیەکانی دامودەزگاکانی تر بەپێ ڕێنمایەکانی وەزارەتی دارایی دەرەچێت لەبەرەوە وەزارەتی دارایی وەکو ژێرخانی حکوومەت هەیە بۆیە ئەنجومەنی وەزیرانی بەڕێز ماوەیەک لەم پێش ئێستا ڕایان گیانەوە بە ڕسمی کە چاکسازی لە هەرێمی کوردستانە لە وەزارەتی دارایی و دەست پێەکەن و سەرۆک و جێگیری ئەنجومەنی وەزیرانی بەڕێز 19 هاتن بۆ سەردانی وەزارەتەکەی ئێمەیان کرد بە ڕاشکاوانە و بە ڕسمی لە بەردەمی ئێمە و ڕاگەاندنەکانی ئەویان ڕاگەیان کە ئێمە هەموو قورسایی خۆمان نەخێنە سەر مەسلەی چاکسازی لە هەرێمی کوردستان کە ئەمە ضرورەتی حیاتی و گەڕانەوە بۆ دواوی هەنگاوم بۆ بکە باوەسەبێنین هەنگاوێکتان ناوە ئەو هەنگاوانەی ئێمە ناوە چەند مانگە وەزارەتی داراییتان وەرگرتووە کابینەی هەشتم 7 مانگە 7 مانگە لەم 7 مانگە چیتان کردووە لە کاتێکدا بزوتنەوەی گۆڕان کە ئێستا لەلایەن کاگڕێبازەوە بڵین ئەو وەزارەتە وەرگیراوە و تەمسیلی بزوتنەوەی ممەسیلی بزوتنەوەی گۆڕانی تایە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنی خۆیانە
بەنووسرا و بیسترا و خوێنرا و هەموویەوە ببینراوەوە هەمیشە ڕخنەیانەگر لە وەزارەتی دارایی هەمیشە ئیشیانەکرد پرۆمۆیانەکرد راپۆرتیانەکرد لەم حەوت مانگە کام لەو خەلەلانە پێتان وایەوە خەلەلێکتان چارەسەر کردو کامەیە بەڵێ پێش هەموو شتێک من نامێ ئاوەڕۆمە بۆ دواوە لەبەر ئەوە لاپەڕی ڕۆژتاریکی تایەکە هینە بەڵام لە ڕاستە بەڵێ بەڵێ ئەوەی کە لە ڕاستە ئێمە کردوان حەزەکەم بۆ جەنابی ڕوونکەمەوە بۆ بینێرانی بەڕێز و خۆشەویست و ئەم میوانانەش ئەویش ئەوەیە پێش هەموو شتێک ئەو وەزارەتەی کە لە کابینی هەشتا وەرگیراوە بریتی بووە لەوەی دوو ئیدارە لە دوو ناوچەی جیاوازە بە شێوەیەک لە شێوەکان لەحیم کراوەتەوە ئێمە هاتوین هەیکەلی تەنزیمی ئەو وەزارەتەمان لەسەر تاسەری هەرێمی کوردستانە ڕێخستۆتەوە کە لە بەرنامەی کابینی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستانە هاتووە ئەم کابینەیە حکوومەتی هاوڵاتیە و هەڵەسێ بەسڕینەوەی شوێنەواری دوو ئیدارەی بۆیە هەچی هەیکەلی تەنزیمی وەزارەت هەیە لە هەموو فەرمانگانی وەزارەتمانە لەسەر تاسەری هەرێمی کوردستانە تەوحیدمان ناوە چاکسازی بەدیار هاوڵاتیەکی ئاساییەوە کە ئێستا بینێرە بەدیار ئەم بەرنامەیەوە دڵی پێی خۆش بێ بۆی باسکە بەڵێ بینەرێکی ئاسایی دانیشتووە تۆ شتێکی پێ بڵێ لی تێبگات بەڵێ ئەو فەرمانگانەی کە نوێنەرایەتی حیزبیان کردووە لە دوو هەرێمەکەی پێشوە ئەوانە هەڵۆشێنراوەتەوە و سیستەمەکە تەوحید بووە ئەمە یەک دووهەم مەسەلەی موچە و بە ئەلکترۆنیکردنی سیستەمی موچە و دامەزرانی سیستەمێکی بانقی پێشکەوتو دروستکردنی من تا فتری پێش چەند هەناوێکی باشۆتە پێشەوە ئێمە لە مانگی یەکە موچەی وەزارەتێک بە نمونە وەرەگرین و بەو سیستەمە دابەشیەکەین ئێمە هاوڵاتی لەگەڵ ئەوش ئەو ڕێنمایەدارایانەی کە ساڵە بە شێوەیەکی ئاسایی موچە وەرەگرین و هیچ کێشەشمان نەبوو نە فینگە پرنت و نە شێوەیەزی ئەلکترۆنیک لێرە دوو موچەی هەبووە لە ڕابردووە سواس دەکەم دکتۆر دێمە لای جەنابتان تۆ لەگەڵ یەکێک لە هاوڕێکانت کاگالی حەمە ساڵح لە فتری پێشووە بە قسەی خەڵک هەراتان کردووە یەک دنیا بندیوارتان کەشف کردەوە طبعا بندیوار لەگەڵ ڕێزمان بندیوار هیچ زەرەرێکی بۆ کەس نییە لە پاڵ دیوارێکە دانیشتون بۆ خۆی زەرەری بۆ کەس نییە بەڵام ئەم بندیوارانە زۆر خەتەرن لە ماڵەوە دانیشتون و پارە وەرەگرن تۆ چیەڵی بەڵێ ئەگەر ڕوخسەت بدەیت یەک ڕوونکردنەوەی ضرور هەیە بیڵێم ئەویش ئەوەیە لەگەڵ جەنابیش بە تەلەفۆن قسەم کرد ئێمە باسی چاکسازی وەکو با بڵێن پاکێجێکی گشتی دەکەین مەبەستمان تەنها وەزارەتی دارایی نییە وەگەر پرسیاریش بکەی بڵێ ئایا ئەو پرۆسە گەورەیە بە وەزارەتی دارایی دەکرێت نەخێر ناکرێ ئەمە من پێم وایە پرۆسەکە پرۆسەیەکی زۆر گشتگیرە گوتت پەرلەمان نەخێر پەرلەمان پێش هەمووان دەبێت بێتە ناو مەسەلەی چاکسازی لەبەر ئەوەی سیستەمی بە یاسادانان زیاترتان پێ ناکرێت سیستەمی یاسایی هەرێمی کوردستان لە ڕووی زەریبا لە ڕووی داهاتە گومرجەکان لە ڕووی ڕێخستنی وەزیفەی گشتی ئەو قوانینانەی کە تایبەتن بە مەسەلەن دەتوانین پێدا بچینەوە لە جگە لەو داهاتانەی کە لە نەوت و لە حکوومەتی اتحادی بۆمانێ دەتوانین تەشجیعی ئەوە بکەین بە یاسات طبعاً کە داهاتی دیکە دروست بکەین و لە ڕووی چاودێریکردنەوە چاودێری پەرلەمان چاودێریی کارا و کاریگەرە ئەگەر لە شوێنی خۆی بێ و ڕۆڵی خۆی ببینێ لە پاڵ ئەوەش ئێمە کۆمەڵێک دەستە و دامەزراوەی گرنگمان هەیە تایبەتن بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کە ڕۆڵی زۆر گەوریان دەکەوێت سەرشان مەسەلەی داواکاری گشتی دەستەی نەزاها با بڵێن چاودێری دارایی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ڕای گشتی ئیعلام دکتۆر ئەو دام و دەزگایانەی ئاماژەت پێدا چالاکن من پێم وایە هەندێک شتم وەکو نمونە لەگەڵ خۆم هێنا دەستی لە کارەکەی کێشایەوە وتی دەست لە کارەکەمە کێشمەوە چونکە یاسا سەروەر نییە چونکە گوێمان لێ ناگرێ بە قسەمان ناکەن کە ئەم دام و دەستگایانە ینی چالاک نەبن بوونیان و نەبوونیان ئەوە پرسیارە جەوهەریەکە ئێمە پێم وایە خەریکە دەست پێ دەکات بۆ نمونە کۆمەڵێک راپۆرتی چاودێری دارایی لە بەردەستی منن وەکو نمونەش لەگەڵ خۆم هێناون کۆمەڵێک جورئەتی باش تێدایە کۆمەڵێک ئەرقام و داتای باشدایە و لێرەشەوە من هەموو ئەو خەڵکانی کە دەیانەوێت لەم وڵاتە هەنگاوێک بەرەو پێشەوە بڕۆین بەڕاستی من داوایان لێ دەکەم بمێنەوە بۆ نمونەوەی جەنابەت باس کرد لە داواکاری گشتی سولێمانی کاک حاکم فەرهاد پێم وایە ضرورە لە شوێنی خۆی بێ هەرچەندە وەکو داواکاری گشتی بەردەوامە ئەمڕۆ بە تەلەفۆن پەیوەندیمان کرد لەسەر مەسەلێک بەڵام دیسان تەکید لەسەر یەک قسە دەکەمەوە ئەوش ئەوەیە ئێمە پێمان وایە پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی موئەسساتی دەکرێت نە بە کەسێک دەکرێت چکە ئێمە نامانەوێت بەتەڵ دروستکەین بڵێ تۆ کردت من نەمکرد ئەم حیزبە کردی و ئەگەر هەنگاوێکیش کە لە وەزارەتی مالیە دەندرێ ئەمە پرۆسەی قەناعەتی حکوومەتە بەیەکەوە بڕیاری لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی گەندەڵیتان کەشف کرد دکتۆر لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی گەندەڵیتان باس کرد لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە باستان کرد خەمی هاوڵاتیانتان خسەڕ و تەنانەت لەو ساتانەیە وترێت ینی هاوڵاتی زیاتر هەستیە کرد کە تۆ هاوڕێکانت لە بزوتنەوەی گۆڕان ئەوەی کە باسی ئەمەی کە دووڕەتە بەم مەسلەیەوە هەستەکرات ئەمەیە بەڕاستی نوێنەرایەتیکردنی دەنگی خۆت پێم بڵێ ئەنجامی کارەکانت چی بوو یا پێتان وترا وازی لێ بێن و
لەوە زیاتر باسی مەکەن. ئەگەر وا باید نەداهاتمە ئەو بەرنامەیە و بە هیچ شێوێک نەتۆنی دەنگم ناو قەنەعاتێک کە هەمانە بە پێچەوانەوە باوەڕ بکە ئەوە لێرەوە لەسەر شاشە دەیڵێن ینی تەشجیعێکی زۆر باشەیە لە پێشەمویان لە حیزبەکەی خۆمان کە ئیتر لێرەوە و بەس دەبی دەستی پێ بکەین ئەگینا بەڕاستی ناوی یەک کەست لایە بندیوار بوو بێ موچەکەی بڕابێ ئەوە کاک یاسین باسی کرد کە دەستیان پێ کردووە بەڵام با ئەوە لەبیر نەچێت کاک یادگار ئەم پرۆسەیە پرۆسەیەکی درێژخایەنە ئەوەی کە کەڵەکە بووەتە سەر یەکتر بەڕاستی ئەگەر تۆزێک بە شوێنەیی بە هێمنانە مامەڵەی لەگەڵ نەکەین لەوانەیە کێشەی گەورە دروستکە یەک نمونە دەدەمێ لەو ڕۆژانە لەوانەیە 2 ڕۆژە لەوانەیە زیاتر لە 50 تا 60 پەیوەندی تەلەفۆنی کراوی لەسەر یەک نقطە خەریکن بۆ نمونە ئەوانەی یەکەی پاسەوانی پێشمەرگە کە سەر بە وەزارەتی ناوخۆن لە چوارچێوەی زێڕەوانی 30% موچیان دابەزێنن لەبەر ئەوەی من تەسەوەر دەکەم لێرەوە ئەوە بۆ پێشکەشی وەزیری بەڕێز وەزیری ناوخۆ دەکەین پێم وایە پەلە کراوەلەوە چونکە بۆ ئەگەر بەشێکیان بندیوارن و دەوام ناکەن ناکرێ بەشێک کە هەمووی لە دەوامە باجی ئەوە بدا کە لە دەوامە و هەفتە دەڕۆژ ئەم بڕیارەی داوە من نازانم بەڵام من لێرەوە هەر بە دەرفەتی دەزانم داوا لە حکوومەت داوا لە جیهەتی پەیوەندیدار بکەم ئەمە بەڕاستی غەدرێکە لەو کەسە دەکرێت کە دەوام دەکات لە باجی چێ بدە ئەو کەسەی کە بندیوارە یان حیمای مەسئولێکە جا کوڕی مەسئولێکە ئێستا لە دەرەوەیە ئەمە ناکرێت تێکەڵاو بکرێ ینی ڕەش و تەڕ و وشک بێکەوە بسووتێنرێت. مامۆستا من دێمەوە لای جەنابتان بە قسەکردن لەسەر ئاماژت بە هێزی حزبیدا ئاماژت بە ینی من لە پێشەکیەکەشە ینی باس لەوە کرا هێزی حزبی هەیە بندیوار هەیە موچەخۆری وەهمی هەیە ئەمانە باس لەوە کرێت کە دەستێوەردانی حزبی هەیە پلان نییە هەموو ئەمانە چ گورزێکیان داوە لە ئابووری هەرێم و چ ڕۆڵێکیان هەبوو لە دروستکردنی قەیرانی ئابووری لە ڕاستە بۆی ئەو بابەتی تۆ ینی تاوشی بکەینەوە بیسەلمێنی چۆن ئەوەی کە قسەی پێشوو کردم چۆن وێنەی حیزب گەورەتر بووە لە حکوومەت چۆن گیرفانی حیزب قوڵتر بووە لە گیرفانی حکوومەت ئێمە بە تەحەداوە ئێڵم هەچ لایەنێکی سیاسی ئەو گەندەڵی کە لە حکوومەت ئایکا بە پرسێک لە حیزبەکەی خۆیان بیکا فەسڵێکن بۆ لەبەرێ حیزب زۆرینە حیزبەکان دەستگای لێپێچینەوەیان هەیە لە مامەڵەیانە لە هەسوکەوتیان تەنانەت لە لێدوانیشانە بەڵام لە حکوومەت خەڵگەی بە ملیۆن دلار پارە ئەبا بە ملیار دلار پارە ئەبا بازرگانی بەقیرەوە کا بۆ کۆمپانیا حیزب کەس نییە لێ پرسێ کەواتە ئەوەی خەم و دەسێنراوە بەسەری حیزبە ئەو نە خزمەتی حکومت نەکراوە هەنگاونراوە بۆ چاکسازی تۆ پێت وایە هەنگاونراوە بە پێدراوەکانی بەڕاستی من کەسێکم گەشتبینم هیچ نەبێ ئەم کابینە لە کابینەکانی پێشوو جیاوازە گەشتبینی عادەتەنە نەبێ لەسەر لەسەر بنەمای ئەوەی کە ئێستا یەکەم اعتراف کراوە دووهام ئەو کافی اعترافکردن بێتەڵم دوای اعتراف خۆی یەکەم جار لە پرۆسی چاکسازی ویستە اعترافە دوایەوە ویستە دوایەوە هەنگاوە دانی پێدانراوە ویستەکە بوونی هەیە وردە وردە هەنگاوراوە بەڵام قسەکە لەوایە ئەمە ینی پێت وایە ویستەکەش بوونی هەیە بە ڕای تۆ ویستەکە لە هەموو لایەنەکان نەخێر بوونی نییە جامن ئەگە حەزەکەم بۆ دڕۆم بکەم بۆچی حیزب بەم شێوەیە گەورە کراوە ینی ببینە ئێوە لەوانەیە کەستان ئاگاتان لێ نەبوو بێ لە ساڵی 2013 15228 کەس دامەزراون بە ئیمزای وەزیری دارایی کەستان بەشداریەوە کێبڕکێتان کردووە ئەمە چۆن ئینتیمای نیشتیمانی گەورە ئەگە ئەمە چۆن وادەم کەساکان کراوە بە قسەکە تاواکەم ئەمە چۆن یاسینەوە ئاگاتان لەوە هەیە قوربان ئەگەر مەلەفەکان هەڵبێت تۆشتی زۆر لەوە گەورەتریشی تیا کەس لەلایەن وەزیری داراییەوە لە دەرەوەی ڕێنمایەکان تعین کراوە ئێوە ئاگاتان لێتی هەنگاوتان ناوە بۆ وەڵەفاندنەوەی کابینەکانی پێش وترا مەسەلەی دامەزراندن لەسەر ئەساسی کێبڕکێ و ئەوانە نەبووە ینی هەموو لایەکمان ئەوە بە واقعی ئەبینین و بینیمانە و ئەزانین لە شاشەکانی ئێوە شۆبڵاو کراوەتەوە کە چەندین کەس لەم هەرێمی کوردستانە فەرمانبەر نەبوون و بە پلەی باڵا خانەنشین کراوە ژمارەیەکم پێ بڵێ دو ساڵ ئیعلان یەک ژمارەم پێ بڵێ ژمارەیەکم پێ بڵێ بە تەقریبی بە نزیکەیی پێم بڵێ هیچ ژمارەیەکتان لایە کە ئەمانەی بندیوارن ئەمانەی موچەخۆری وەهمین ئەمانەی بە ناحەق دامەزراون ئەمانەی حەقی ئەوانەیان خواردووە کە بە حەقی خۆی دەرچووە لە زانکۆ و چاوەڕێیە تەعین بکرێت هیچ ژمارەیەکتان لایە کە ئێوە بڵێن کۆتاییتان پێ نابێت و چارەسەرتان کردبێت و موچەکەیتان بڕی بێ کە بە ناحەق وەریەگرێ هیچ ژمارەیەکتان لایە من لە ڕاستی حەزەکەم ڕوونکردنەوەیەک بەرچاوڕوونیەک بۆ بینەرانی بەڕێز و ئێوەی خۆشەویستیش بم ئەویش ئەوەیە ئەو مەبلەغە گەورەی کە لە بەهەدەردانە ئەڕوا بریتی نییە لەو ژمارەیە کەمێک کە لە موچەی ناوراوە بندیوار و ئەوانە سەربازیمانەیە پلەی سەربازی
بە پێی پلەکانی میلیۆن و زیاتریشیان هەیە یان ئێوە چیان گاوێکتان ناوە یان ئێوەش دیسان کەوتونەتەوە ژێر تەسیری حزب و ناوێرن دەستی بۆ بەرن نەخێر دەستمان بردو بۆ مەسەلە حساسەکەی دژمارەیەکم پێ بڵێ بە هەزاران کەسمان کردووە و قەیرانی دارایی هەزاران کەس بەس ڕقمێکی نایاساییمان ئین کردووە هەموو مەسەلی احتیکارێکی بازارمانی ناکەن ئەزین چۆنە هەموو شتێک قۆناغی هەیە یعنی ئێمە گرێبەستان لەگەڵ هاوڵاتیان لە پرسیارەکانی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان ناتەوێت وەڵامم بیتەوە من حەزەکەم پێ بڵێم تەمەنی یاسایی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان 4 ساڵە چاکسازی وەکو کاک دکتۆر وتی یعنی ئەوە نییە لە خلالی چەند مانگەکان نەتیجەکانی با بەدەستەوە بەڵێ ئێمە بۆ نمونە نەتیجەی ئەومان پێ بڵێ حەزەکەم یەکشت بە جەنابی کاک یادگار بڵێم ئەویش ئەوەیە سرجەم ئەو موچەخۆرانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە موچە وەرەگرن نزیکەی 680,000 فەرمانبەرن ئەوانی تر موچەخۆرن بە عینوانی جیاواز من حەزەکەم پێت بڵێم هەموو ئەو فەرمانبەرانی کە ئێستا هەمانە بەپێی هێکەلێکی تەنزیمی نییە کە میلاشی ئەم ینی وەزیفە ئەساسیەکانی حکوومەت دیاری نەکراوە بەرنامەکەەوە من بە 3-4 ڕێگەی جیاواز قوسم کاکاروان کاتی کاکاروان بانەخۆم یەکمان قوسەکە دەدەن یعنی هۆکاری سەرەکی کە من گەڕێنمەوە بۆ بەشی ناخۆ بۆی بیسەلمێن یعنی خۆی ئەگە بتەوێت قەنەعەت یەکێ بگۆڕی یان لە یاسای بۆکو بڵێ لە شەڕێکی سیاسیا بیبێتەوە یا لە نیگۆشێشنەکە لە دانوستانەکە بیبێتەوە بە کۆمەڵە کارتر بەدەسەوە بە قسەکەم تاواکەم ببوورە ئێمە هێزی دارایی هێزی سەربازی و هێزی سیاسی هێزی مرۆیی لە هەرێمی کوردستانە کاری لەسەر نەکراوە هێزە دارایی وتمان قەرزارین هێزی نیشتیمانی سەربازیمان هەیە تا ئێسێژەوەتان هێزی هەفتەوەشتایە هێزی مرۆییمان هەیە بێکارێکی شارەوە لەنا حکومەتە کەرتێکی تایبەتیش ئەوەز نزیکی 100,000 هاوڵاتی لە کەرتی تایبەتە بێکارە بن بۆ ئەم قەیرانەوە تۆ چۆن ئەتوانی قەنەعەت بە ئەم شەڕە بیتەوە لەگەڵ بەغدا ئەم شەڕە بیتەوە بە ماوەیەکی نزیک لەگەڵ داعش چۆن ئەتوانی دژی بەرامبەری ئەم شەڕی نرخی نەوتەبی لە جیهانە کە بەرامبەر بەتۆکرێت نمونەیەکی تر ئێمە ئەو میوانە ئەزیزانە ئەمە بیسەرم بۆچی ناوخۆی ئێران چەند ساڵەوە سزا خراوەتە سەری بەرهەمی ناوخۆیی هەیە باشەوە ئەمڕۆ ئێمە دەستمان خستە ناو دەیەک حکوومەتمان ئێعلان کرد بەس بەرهەممان لێ ببڕێتەوە هیچمان پێ ناکرێت ئەکرێ بڵێ وڵا خەتای تورکیا نە خۆمان هیچمان نەکردو بە هیچ ئەو یەک ڕۆژ ماس نێت قەیرانی ماس زۆر سپاس دەکەم کاک ئازار گەر پرسیارەکەت بکەیت قەوسەکەت نەدامێ بەخێراتتان دەکەین لە هەولێری پایتەخت بەخێر بێن سەرچاو سێ پرسیارم هەیە زۆر بەخێرایی لە میوانەکان دەکەم کەمیکەیتەوە بڕاتە بێ بۆی کاتی هاوڕێکان بەسەرچاو پرسیارێکم لە جەنابی کاک دکتۆر فرسەتی هەبوو ئایا لە کاتی تەنگەژە لە وڵات چاکسازی دەکرێتن حەزم لێ ڕێگاکانی چاکسازیش پرسیارەشم لە جەنابی مامۆستا یاسینی هەیە لە ساڵی 2010 حیساب دەکەم هەتا سەرەتای ساڵی 2014 خۆمان دەزانین کێشەکان هەموو لە مانجی دوی ساڵی 2014 ڕوویدا ئایا داهاتی خەڵک چ کێشەکی هەبوو ئەو پرسیارەشم لە جەناب زۆر سپاس دەکەم مایکەکە گەر کاکدانا وەریگرێ زۆر سپاس دکتۆر وەڵامی بیتەوە کاتمان لە کۆتایی نزیکە بێتەوە مەمنونە بڕاتێکیەوەم بۆ بکەین یعنی قسەکەی پێشتور نەکەم ئەگەر بە کورتی من پێم وایە یعنی ئێمە ئێستا هاتوین لە دوو چارەسەرە گەڕین ئەوەی باس کرا لە دامەزراندن ڕاستە 2 ساڵی ئەعلان کراوە بەڵام کەم و کوڕی تێدا بووە ئێستا حەلچیە بەپەلە هەوڵ بدرێ قانونمان هەیە قانونی ئەنجومەنی ڕاژەمان هەیە بەپەلە ئەو ئەنجومەنە دروست بکرێ بۆ ئەوەی دامەزراندن لە دەستی وەزارەت و لێژنە و کۆمیسیۆن و ئەوە دەربێ ئەنجومەنی ڕاژە بیکە ئەوە حەلیت گرنگە خاڵی دۆم ئەوەی بەڕاستی ئێستا دڵم خۆشە بینین ئێمە بە چاوی نەیار و دوژمن سەیری یەکتر ناکەین ڕەخنە دەگری قبوڵی دەکەین لەبەر ئەوەی هەمومان خەمی ئەو وڵاتەمانە بۆیە بەڕاستی هیچ هێزێکی سیاسی لە کوردستان نابێت دڵی نیگەران بێ کاتێک کە باسی گەندەڵی دەکەێت چکە لەگەڵ منی نییە لەگەڵ ئەومانە کە بۆ ئایندا نابێت بە خۆمی پرسیارەکە من پێم وایە بەڵێ لە کاتی تەنگەشەش لە کاتی قەیرانیش نابێت دەستبەرداری وڵات ببین بەر ئەوی لە شەڕداین دەبێت چاکسازی نەکرێ و تەسلی چکە بۆ بە پێچەوانەوە لە کاتی جەنگ توجاری حرب دروستە بن بازرگانی جەنگ دروستە بن مەجای زیاتریان بۆ دەرەخسێ بۆ ئەوی زیاتر گەندەڵی بۆیە دەبێت ئیجراعاتی تۆن هەبێت ئەوەی تر استراتیژ تۆنە هەنگاوەکان ئەوەی پرسیاری لە من کرد ئەوەی بەڕاستی من پێم وایە هەنگاوەکان بە استراتیژێکی نیشتیمانی واتە لە هەنگاوی یەکەمەوە بزانین بەڵام لەو منفەزە لەو ئەوەی ڕووناکیەکە دیاربی لەکوێوە دەچینە دەریانی ئەوە نیە بکەین ئێمە دەبێت ئەم استراتیژەمان نییە تا ئێستا دەبێت ئەم استراتیژە ناکێکە دیار نیە ئەبێ دەرکەوێت خەریکە دەست پێ دەکە بەڵام استراتیژ گرنگە لەکوێوە دەست پێ دەکەین بۆ 2014 کە تەبەنی کابینەی حوتەکات لەو ماوەیە زۆرترین بڕی بودجە هاتۆ هەرێمی کوردستانەوە کە 150 تریلیۆن دینار بووە لەبەرەوە داهاتی وەزعەکە نهاتوە بەڵێ یعنی آخر سیستەمی بڕێوەبردن و هینەکە وەکو جەناب قسە لەسەر کرد لەبەرەوە داهاتی خەڵک کێشەی نەبووە و خەڵک توانیوێتی لەو بودجە زۆر و پارە زۆرەی کە هاتووە موچەی خەڵک دابین بکرێت زۆر سپاس کاکدانا
پێش بەخراتی میوانەکان دەکەم کاکاروان هەر باسی ئەوەی حزبی دەکات دەستگای حزبی و کە حزب داخلی حکوومەتوان دەکات وەکو مەستازک باسی کرد یەکەی هەفتا و هەشتا یان دەستگا حزبیەکان باش ئەوانش هەر کارمەندەکانی مەسەن یەکەی هەفتا و هەشتا و یان ئەوانەی کە لە دەستگا حزبیەکان دەکەن هەر یەکنی لەو دانیشتوانی کە لە ناو کۆمەڵگەنە ئەوانەی لە یەکەی هەفتا و هەشتا پرسیارەکەت چییە؟ ئەوانە خۆ خەڵکی بیانی نینە یعنی ئەجنەبی نەبرێ وڵای ئەوانە ئەو موچەی کە پێیان دێتن لۆ خەڵک ناو کۆمەڵگە نییە. زۆر سوپاس گەر مایکەکە بگاتە لای کاکیمداد تا مامۆستا کارۆن وەڵامەیەتەوە. ئەوان هەمووی پێشمەرگەی سەربەرزن هەمووی گیانی خۆیان فیداکرا پێ ئەو نیشتمانە بەڵام پرسەکە لەسەرەوەیە ئەگەر من و تۆ بە یەک ڕوئیاوە دژایەتی دوژمن بکەین باشترە لەوەی تۆ ڕوئایەکە بێ من ڕوئایەکی تر من بۆ کە حیزبێکی بکەم و تۆ بۆ حیزبێکی تر قسەکە لەسەوێت من و تۆ چاتە نیشتیمانیانە بەرگری لە هەرێمەکەین نەک حیزبیانە ئەوەی قسەکە ئەوەی کە ئێستا ئێمە باسیەکەین نەک تەنها هێزی هەشتا و هەفتا ئەو هێزە داراییش کە ئێستا ئەبینین حیزبەکان قەیرانی داراییان کەمتر هەیە لە چاوەی کە حکومەتەیەتی ئێمە ئەمانەوێ حیزب وەسیلەیەک بێ بمانگەینە بە ئامانجێکی گەورە کە ئەویش خزمەتکردنی هاوڵاتیان بە لە ڕێ حکومەتەوە نەک حکومەتکەین بە وەسیلەیە بۆ دەوڵەمەندکردنی حیزب. بەڵێ کاکیمداد پرسیارەکەت هەر دانیشی لە شوێنی خۆتەوە ئاسایی ئەگەر پێش خۆشحاڵ ستێ سەر پێ لە خزمەتتان. سواس کاگیادیار پیرۆزبای نوێبوونەوەتان لە یەکەم زۆر سپاس. من ئەم قەیرانەدارەی هێستا لە هەرێمی کوردستاندا هەیە بە هۆکاری دەرەکی ئەخەملێنم بەڵام بەکردداری ناوخۆ پرسیارەکەم لە کاگیاسین ئەوەیە ئایا داوای لێبوردنەکەی کاگیاسین ئەبێت هۆی ساڕاشکردنی برینی قوڵی هاوڵاتیان یاخود قوڵتری ئەکات ئایا هەوڵێکی کاریگەر باشتر نییە لە داوای لێبوردن بۆ ڕزگاربوون بە تایبەتی لە نەدانی موچەی فەرمانبەران ئەگەر بمبورە بڕاتە بێ پێمەڵێن کاتم نەماوە بۆی کاگرێبواریش پرسیارەکە یەک پرسیار لە کاک فرسەت ئاتیزارمەیە زۆر داوای لێبوردنەکەم سوپاس دەکەم کاگیاسین وەڵامی پرسیارەکەی کاکەکەم داوای لێبوردنەکەم لەو سۆنگەیەوە هاتووە کە هەست بە معاناتی هاوڵاتیان و فەرمانبەران موچەخۆرانی هەرێمەکەی خۆمەکەم لە سۆزێکی نیشتیمانیانەوەی بە ئازارەکانی میلەتەکەی خۆم بەڵام لە ڕاستیە ئێمە ئەو هەوڵەی کە ئەیدەین هەوڵەکەمان لەسەر دوو پایەسەرەکی وەستاوە یەکەمیان کەمکردنەوەی خەرجە ناپێویستەکان و زۆرکردنی سەرچاوەکانی داهات بە چاکسازی بەشێکە لەوەی کە ئەو بەهدەردان و خەرجە ناپێویستانی کە هەیە کەمە بێتەوە بۆ نمونەگەر ئێمە یاسای میلاک و یاسای موچە و یاسای خانشینی چارەسەرکەین کە چەند پرۆژە یاسایەک لە پەرلەمان هەیە و کاک دکتۆر و بە ڕێزیان لەو بابەتە ئاگادارن دڵنیا بە لەوەی کە داهاتەکانی ناو خۆمان تا ئاستێکی یەجگار زۆر بەرزە بێتەوە ئەتوانین خۆمانی پێ بڕێوەبرین بە شێوەیەکی زیاتی ئەمە تەنها پێشبینیەکە نەخێر حەقیقەتە ڕۆژە یاسای بەڵام تا ئێستا ئەنجامیمان نەبینی کاگرێبوار شتە تایبەتەکان 20% دێتە کاگرێبوار مایکەکە لای کاگرێبوارە فەرموو بینین یعنی هەمویان پۆزیشنەوە هەمویان هەرسێ میوانە بەڕێزەکە باسی هۆکاری ئەملا یعنی باسی بەگشتی هۆکارەکانەکەن بەس یعنی بۆچی گەشتبین نین بۆچی یعنی باسی داهاتوو ناکەن هەرڵێن ڕابردووە بوو ئەم قسانە کرێ ئالێرەکردداری ڕوونی هەیە یعنی دواتر چییە بینجێت پرسیارەکەت چیە و بۆ کێ پرسیارەکەم بۆ یعنی بەگشتی یعنی زیاتر بۆ کاگیاسین بەڕێز کاگیاسین زۆر ساس دەکەم کاک عزیز خۆی حاضرکە بۆ پرسیارەکەی کاگیاسین گەڕوەڵامی من جەناب و بینەرانی بەڕێز و میوانە خۆشەویستەکانیش دڵنیاکەمەوە ئێمە لە فترەیەکی زەمەنی دیاریکراوە لە فترەیەکی قیاسیە بەرهەمی چاکسازی و دەرچوون لەم قەیرانە بە چاوی خۆتانە ئەیبین و خۆتان لەگەڵ یعنی معایشەیەکەن و لەگەڵ ئەوەشە وەزارەتی دارایی حکوومەت وەزارەتی دارایی ئێستا تعبیر لە ئیرادەی هەموو هێزەکانی هەرێمی کوردستانەکە بۆیە من واڵایە لەم بەرنامەیەوە بە فەرمانبەرانی بگەێنی موچەی مانگی 12 دێت موسە لەبەرەوەی لە ڕاستیە سەرچاوی داهاتەکانی ئێمە بە شێوەیەکی منەظەم نییە وەڵامی پرسیارەکەم نەخێر لەبەرەوەی سەرچاوی داهاتەکانی بەڵێ موچەکەی دێت مانگی 12 بەردەوامی مانگی 12 پێشمەرگە و ناوخۆ ئەمڕۆ تەندروستی درراوە وەزارەتەکانی تریش بەردەوام چی سەبارەت بە مانگی یەک ئەمە ناوەستێت بەردەوامە بێتە هەمووی وەریەگرێ بەپێی ئەو تەسەلسوڵی بۆی ئەو داهاتەی کە دێتە دەستی ئێمە یەک سعاتیش ناوەسین موچەی مانگی یەک موچەی مانگی یەک دوای تەوابوونی موچەی مانگی 12 ئۆتۆماتیکی ئەگەر ئەو بڕەپارەی لە بەغاوە دێت لەگەڵ داهاتی ناوخۆمانە موچەی مانگی کارێک نەکەون لەگەڵ بەغدا موچەی مانگی یەک نییە دێت یعنی من نەموتە یعنی ئەوە یعنی مەسەلەی نایەت ئێستا ڕێکەوتنەکە ئاسۆیەکی گەشی هەیە لە ئایندەیەکی نزیکاوەتی هەرێمی کوردستانە چێتە بەغا بۆ ئەو مەسەلەیە کاک عزیز گەر فەرموود دەست بە پرسیارەکە بکەیت خێراتی میوانە بەڕێزەکان دەکەم مایکەکە یەک تۆز نزیکەیتەوە سوپاس دەکەم بۆ کاکاروان ملبنانێ سیاست شتێکی باوە تەنها تاکەس ئەتوانین باسکات ئەوە نابێت تا کێشێکی ئابووری لە زۆرینەی وڵات شتێکی باوە لە زۆرینەی وڵاتەکان سیارشم بۆ کاک یاسین
ئەوێ ئایا حکوومەت بە تایبەتی وەزارەتی دارایی تا چەند پلانی هەیە بۆ هەر هۆکارێکی خراپتر لەم هۆکارانەی پێشوختانە هەیە ئینسادەرەکی بەتیا خۆ ناوکی چونکە بەڕاستی هەردووشان هۆکاری قەیرانی دارایی وڵات کاک بایز گەر خۆی ئامادە بکات کاک یاسین کاک کارۆنگەر وەڵامی بیتەوە ببوورە وڵای نەزە من واستەکەم لە ڕوونکردنەوە چوو پرسیارێکی دەقیقتە بوو بۆ کاکاروان یا ڕوونکردنەوە بوو باسی ململانی سیاست کە شتێکی سروشتیە ململانی سیاسی هەمومان دەدەین شتێکی سروشتیە بەس دوای ئەوە چی ینی پرسیارەکە چی بوو پرسیار زۆر سپاس ڕوونکردنەوە بوو بەڵێ ئێمە پلانمان هەیە لە ڕووی دارایی و ئابووری و پشت بە خۆمان ببەستین بە فراوانکردنی یان بڵین بە هەمەڕەنگی سەرچاوەکانی داهات بە بژانەوەی کەرتی کشت و کاڵ و پیشەسازی و کۆکردنەوەی داهاتەکان بە شێوەیەکی شەفاف و دڵسۆزانە و داهاتەکانی گومرگ و باج و ڕسومات کە ئەتوانین ئەگەر ئەو بە هەدەردانە زیادانە لێ بکەینەوانێ بە کۆکردنەوەی ئەم داهاتە بە شێوەیەکی منەظەم ئێمە هیچمان لە وڵاتانی وەکو ئوردون و کۆمەڵی وڵاتی تر نییە کە سەرچاوەی داهاتەکان و بودجەکان نەوت و سوتەمەنی نیژن. کاک بایس سەرەتا پیرۆزبایی کەناڵەکەتان لێ دەکەم باکردنەوەی و بە خێراتنی میوانە بەڕێزەکانیش دەکەم. پرسیارێکم بۆ بەڕێز کاک یاسین جەناوی فەرمووی ئێمە هاتووین بۆ سەرسفرەیەکی بەتاڵ و قەرزار بەڵام من دەڵێم خۆ ئێوە حیزبەکەی ئێوە شەڕی بوو لەسەر وەرگرتنی ئەم پۆست وەزارەتانە وەزارەتی دارایی بوو نمونە دەڵێم ئێستا کە ئێوە باز لە گەندەڵی بکەن کە وایە ئێوەش بە هەمان شێوەی ئەوان بەشدارن لەو گەندەڵیە. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک یاسین گەر وەڵامی بیتەوە دو قسەی خۆش بکەیت. بەڵێ لە ڕاستیە من وەکو بەڕێوەبەری گشتی وەزارەتی دارایی هاتووم وەکو هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان نەهاتووم بۆ ئێرە ئێمە ژۆکەوە بانگمان کردووی. بەڵێ بەڵام کە ئەگەر حیزبەکەی منی شەڕی بوو لەسەر وەرگرتنی وەزارەتی دارایی لەبەر دوو سەبەب بووە لەبەر ئەوەی لە هەرێمی کوردستانە دوو ئیدارە و دوو ناوچەی جیاواز هەبووە هەریشێ لەو دوو لایەنە بەڕێزە گرفتی سەرەکی لە هەرێمی کوردستانە بریتی بووە لە دارایی بریتی بووە لە هێزی سەگدار بریتی بووە لە بڵێنوە بەرهێنان و بەهدەردانی مڵک و ماڵی گشتی بەپێی ئەو دەستەی کە هەبووە بۆیە وەسەتێک لە نێوانی ئەو دوو هێزە سیاسی گەورەی کە لە ڕابردووە هەرێمی کوردستان بەڕێوە بردەوە هەردوو لایەنەکە بە شێوەیەک ڕازی بوون بەوە پێم بەڵێن کاتم کۆتایی هاتووە هەموو لایەک دڵنیاکەمەوە وەزارەتی دارایی کە تعبیر لە ئیرادەی هەموو خەڵکی کوردستان و لایەنەکانەکە لە دەستێکی ئەمینایە بۆ پەڕی دڵسۆزیەوە خزمەتی هەمووتانەکە زۆر سوپاس. داوتت بەڵێ هیوادارم کە ئەو ڕاگەیاندن و ئەو بەرنامانەی کە دەیکەین کاریگەریەکی گەورەی هەبێ بۆ ئەوەی ئیتر هەنگاوەکانی چاکسازی دەستیان پێکردووە بەڵام خێراتر بن پرسەکان لێمان تێبگەن ئێمە تەنها بۆ کات پڕکردنەوە نییە. خۆشبەختانە دەبینین ئێستا لێکتێگەیشتنێکی نوێ ڕۆیایەکی نوێ و باشەیە بۆ دەست پێکردن بە هەنگاوەکانی چاکسازی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لێ دو پەیامی من ئەوەیە پێشمەرگەکانی ئێمە لە سەنگەرەکانی پێشەوەی بەرگریکردن لە وڵاتەدا ئەو شەهیدانەی کە گیانی خۆیان بەخشی وەزیفەی ئێمەشە کە لە پەرلەمانی وەزیفەی هاوڕێکانی ترمشە لە هەر شوێنێکی تر کە بەڕاستی بە وەزیفەی خۆمان وەکو مەسئولیەتێکی ئەخلاقی نیشتیمانی بە ئەدای خۆمان هەڵبستین و ئەم وڵاتە جوانتر و جوانتر بکەین و هەنگاوەکانی پێشخستنی ئەم وڵاتە بەرەو پێش. مامۆستا کاروان داوتت. لە ڕاستیە من ئەمە بڵم گەشتبینم لەبەرەوەی گەنجێکی باشی خوێنەوار هەیە خەڵکێگەی و شارێکی زۆری باشی پێیا کردووە کە خاتری هیچ لایەک ناگرێ ئەمە زۆر شتێکی باشە لەگەڵ ئەوەشە ئێمە ئەبێ هەمومان بەشدار بین لە پرۆسی چاکسازی چۆن پشگیری هەج لایەنێ هەر شخصێ بکەین کاک فرسەت بێ هەست بەردەم پەرلەمانێ بێ کە قسە ئەکا لەسەر پرسی چاکسازی و باسی لە گەندەڵیەکە و هەنگاوەکانی ئەشکراکە و لەگەڵەوەشە ئەم قسانی کە ئێمەکەین هیچ زەرەر ناکات هیچ زەرەر نایە لە یەکبوونی نیشتیمانی بەڵکو قازانجە پێگەێنێت ئەمە بە هیوایەوەی زەنگێکی ئاگادارکەرەوە بێ بۆ هەموو لایەنە سیاسەکان کە دەرز لەم قەیرانانە وەربگرن. زۆر سپاس بۆ کاروان حەمە ساڵح شارەزا لە بواری کارگەری و ئابووری دکتۆر فەرسە سۆفی پەرلەمانتاری کوردستان لە لیژنەی دەستپاکی یاسین واحد بەڕێوەبەری گشتی دیوان لە وەزارەتی دارایی سوپاسانەکەم هاوڕێیان من لە کۆنتترۆلەوە چەند جارێک ئاگادار کراومەتەوە کە زۆر داوای لێبوردنتان لێ بکەم ئێمە لێرە لە ستۆدیۆکانی هەولێر کێشەمان هەبوو لە ئەوەی کە دەنگدانەکە جێبەجێ بکرێت بۆیە پەیوەندی کرا بە هەولێر بە سلێمانیەوە بۆی لە ڕێگەی ستۆدیۆکانی سلێمانیەوە چارەسەر بکرێت بەڵام دیسانەوە بەوەی پشتوانی نێتوەرک و نەمانی هێڵی ئینتەرنێتەوە نەمانتوانی دەنگدانەکە بکەین زۆر داوای لێبوردنتان لێ یەکەم اعتیزاری زۆرمەیە هیوادارم قبوڵی بکەن و بەڵێنیشتان پێدەم بە دڵنیاییەوە لە هیچ بەرنمەیەکی دیکە دووبارە نابێتەوە و نازانم چی بڵێم زۆر داوای لێبوردنەکەم زۆر داوای لێبوردنەکەم بیرەرانی ئەزیز لە ماوەی ڕابردوودا ئەڵقەیەکی دیکە دووجار بیرکەرەوەمان پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوەدەن.